ڕێگایەک 34 ساڵە دروست کراوە تاکو ئێستاش نوێژەن نەکراوەتەوە. ئەمە ڕێگەی گەڵی کۆلیتە لە برادۆست. جگەلەوەی دانیشتوانی 15 گوند بەم ڕێگایە هاتوچۆ دەکەن، ڕێگایەکی بازرگانیشە ڕۆژانە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ ئاڵوگۆڕی بازرگانی بەم ڕێگایە دەکرێت. ڕێگامە زۆر لە مێژە چاکرا، یعنی لە زمانی با و باپیرێنەمە ڕێگاکە زۆر نەخۆشە. لاندەی نخۆشتنیە زادە هەلۆنگۆس لە هەموو ساخاس لە هەموو قەومە دنی وەڵا ئەو زادوکی حاجۆمەراگە واستێک و کەسێکی هەبی ئانی حەدودی نپەسەوە ڕەوەندی پەسەوە مەملەکەتی پەسەوە نێما خودێ ئەزانی 13 گوند لە مەهەروازن لۆمە نەکرا هیچ من تەمەنم 90 ساڵە هیچ هەتا ئێستا نەمدیتێ مانای تاسەکی کۆرکەژی پڕ بکەنەوە، هەتا ئێستا کەس نەدیتێ مانای بێلێ زادە بپرسیتن. ئێستا منێک بەخۆی سیارە ماهەی وەڵی ئەچمە سیدەکان نیو سعاتی 40 دقیقەی زیاتر بەرە ڕێوێ بم. ڕاچارێکە چێ ئێرەم سیدەکە لە ژیلاران لۆ سیدەکە 10 دقیقە نیو سعاتێکی پێوینە داتینە سیدەکە هەلە بۆ زانێڕە خاسە لە ئەو گەریە 2 سعاتە کێش. گرفتی دانیشتوان و شۆفێرانی گوندەکانی برادۆست دەگەێنین بەلایەنی پەیوەندیداری ئەم ناوچەیە. جگە لە چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگەی گەڵی کۆلیت، ڕێگەی 120 گوندی تری برادۆستیش نۆژەن دەکرێتەوە. ئەمە وتەی بەڕێوبەری ناحیەی سیدەکانە. ڕزامەندی دراوە کە لە پلانی ساڵی 2022 بنێ کە بریتە لە ڕێگەی دۆڵی زەرزێ و هەروەها ڕێگەی گەلی لێتان و گەلی شێخزادان کە ئەمانە ڕێگەی سەرەکین بە نزیکەی 120 گوند بە سەنتەری ناحیە دەکەن ئەبەستنەوە کە ڕێگەی استراتیژیشن هەم بۆ بەستانەوەیان بە وڵاتانی دەوروبەر و هەمیشان کە ڕێگەیەکەن بەردەوام بۆ گەشتیار و هەروە بۆ ئەو مەڕووماڵاتێکەوە ڕوو لەم سنوورانەکان ئەتوان سوودی لێ وەربگرێت. لە سنووری برادۆست ئەم ساڵ بڕی 6 ملیار دینار بۆ ئەنجامدانی پرۆژە و چاککردنی ڕێگاوانەکانی ئەم ناوچەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە خەرج بکرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.